رنگین دم باش رنگین مراسم چوا بریوه چه و هستین خوندکاران چنه؟ بله هویدار دنباش هویدار وکم گوتی ایرو یکم خولا درمانسازی اکلینیکی الهرم کردستان درد چه الباشور کردستان درد چه اف خولا یکم السر است عراقی و السر است هرم کردستان جی از دخوازم بپرسیار بکن آیا درمانسازی اکلینیکی چیا و کار به چه دروشا ساسکرنا درمان دل هرم کردستان بگهره جبکو امبرسوا وان پرسیار ازان نهاب مریا آلیکار راگر کلش درمانسازی لهولیر دکتر عدنان ابراهیم دکتر اف هفته خوندکار نوکو درچونه به پسپوریا اکلینیکی و چه گوهرتنی دروشه؟ سرتا زۆر سپاس بۆ ڕوودا و بەڕاستی کارێکی ناوازەتان کرد بۆ گواستنەوەی ڕاستەوخۆی خولی چواردەهەمی دەرچوان بەڵام ئەم خولێکی تایبەتە کە ئەو پزیشکە دەرمانسازانەی دەردەچن پزیشکی کلینیکاڵن واتە سەریری یاخود با بڵێین ئەوانەی کە لەگەڵ نەخۆشن یاخود خزمەت گوزاری نەخۆش پێشکەش دەکەن لەگەڵ تیمی پزیشک و کارمەندی تەندروستی بەڕاستی ئەمە لە خزمەتی نەخۆشدایە بۆیە ئەگەر کارکردنی ئەوان لە ڕەدهەکانی نەخۆشخانەکان زیاتر بۆ خزمەتی نەخۆشە جیا لەوەی کە وەکو پسپۆریەکی تازەیە لە بواری دەرمانسازی کە دەرمانسازی کلینیکیە ئەمە شتێکی تازەیە لە هەموو عێراق کە دەرچوانی هەڵگری بڕوانامەی بەکەلۆریۆس ئەم پسپۆریەتیان هەبێتن. دکتۆر لە 2004 زانکۆ پزیشکی جودا بووە زانکۆ سەلاحەدین لێ حەتانها خەڵک گازن داژ ڕەوشا دەرمان دەکێت لە هەرێما کوردستانی ئێوە چی پلان هەنەش بکو ڕەوشا دەرمان لە هەرێما کوردستانی باشتر پرسیارێکی لە جێیە طبعاً پلانی ئێمە وەکو دەستگایەکی معریفی و زانستی پێگەیاندنی کادری پزیشکیە لە هەموو بوارەکان وەکو زانکۆی هەولێری پزیشکی کە پزیشکی گشتی و دەرمانسازی و پزیشکیدانە ئێمە بەشێکین لە پلانی وەزارەتی تەندروستی بۆ باشکردنی ڕەوشی تەندروستی لە کوردستان دەبێ پلانی وەزارەتی تەندروستی پلانێکی تۆکمە و استراتیژی و درێژخایەن بێتن ئێمە بەشێک نەو پلانە و بە واجبی خۆمان هەڵساوین لە پێگەیاندنی کادری تەندروستی و پزیشکی بەتوانە. دکتۆر دکارێ ئیرۆژ خەلکێ باشوورێ کوردستانێرە بێژێک و ئەف خولوێ نەتەنێش بۆ فرۆتنا دەرمان بوێ دەرمانجی ساز بکێ بە ئاستێکی باش بەتایبەت ئەم خولە پەیوەندی زیاتر بە خزمەتی نەخۆشەوەیە بە چارەسەری نەخۆشەوەیە بە احتیمامدانە بە حاڵەتی نەخۆشەکان و خزمەتکردنیان نەک تەنها دەرمان پێدانیان بەڵکو بە دوواداچوون بۆ کاریگەری دەرمان بە شێوەیەکی باش ئایا نەخۆشەکان چەند کاریگەری دەرمانەکەیان بەلایانی باشە لەسەر هەبووە بێگومان ئەم خولە و چەندین خولی ترکە ئەم پسپۆریان هەیە پسپۆری کلینیکەڵ خزمەتی نەخۆش دەکە زیاتر نەک زیاتر بواری دەرمان و لایەنی مادی قازانجکردن بێتن. گەلێک سپاس هێویدار ئەس دەوەگەرم و عالیەتە گەلێکی سپاس هەفکارە من ڕەنگین